بەلێ هێژایان بۆ ئاخافتن لە سەروی بەرهەمێنون هاونەرمەند شەخەوان کەرکووکی بخوا میوانی کوردستان 24 بەڕێز شەخان تو گەلک بەخێر هاتیش بۆی سۆدەیا کوردستان 24 دەستپێکی جەژنا قوربانی لتە پیرۆز بە هەروەها بەرهەمێ کوردستانژی لەتە ولتەڤای هەوادارێن تە پیرۆز بە زۆر سپاس سەرەتا بەخێرهاتنی جەژنی قوربان لە تەواوی مسلمانانی جیهان دەکەم لەسەر تاسەری کوردستان لەسەر تاسەری جیهانیش بە هەمان شێوەیە جەژنە پیرۆزەش لە ئێوەی عەزیز دەکەم لە کوردستان 24 بۆ بەرنامەی کە من لەگەڵ ئێوە بووم هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم هیوادارم هەردام کوردستان 24 لە ڕکابەری هەموو کەناڵەکانی تر بێ هیوای سەرکەوتنتان بۆ گەلک سپاس بەرهەمێ کوردستان داوی ئاوازی هونەرمەندێک کۆچکری سابر کوردستانی بوو کۆپێشکەشی جەنابێ هەوە کرد بوو چاوە بوو ئەف کار هاتە ئەنجامدان چاوە بوو و ئەتیفاق کرد و هونوی بەرهەمی ئەنجام بدەن سەرەتا ڕۆحی پاکی مامۆستا سابیر کوردستانی شاد جێگە و مەکانی باشتی بەرین بێ ئینشەڵڵا پێشەوەی کە مامۆستا سابیر کوردستانی کۆچی دوایی بکە ئەو بەرهەمە لەگەڵ چەند گفتوگۆیەک من لەگەڵ مامۆستا سابیر کوردستانی باسی و بەرهەمەمان کرد کە من داوام لێ کرد کە شتێکی جوان بۆ کوردستان ئامادە بکەین لەبەرەوەی کە هەمومان ئیتمینان متمانەیەکی جوان ئینتیمایەکی جوانمان بۆ کوردستان هەوێ مامۆستا سابیر کوردستانی یەکێک بوو لەوەی کە خۆی بە ناوی کوردستانی مەشهورە و کە نازناوی کوردستانیە زۆری پێخۆش بوو کە ئەو بابەتەم لەگەڵی باس کرد ئەو بابەتە و شارە کە شاری مامۆستا سابیر کوردستانی خۆیەتی و شاری مامۆستای عەزیز و خۆشەویست شاعری بەڕێز ڕێدار سابیرە منەوە بەرهەمە ئەو شعرم بۆ مامۆستا خوێندەوەتە مامۆستام شعرم هەیە بەڵام یەک کێشەیەکی هەبوو مامۆستا لەسەرەوەی کە دەبێت خۆی دەستکاریەکی شعرەکە بکە و سەردێری سەربەندی ئەو ئاوازە خۆی دروستی بکە ئەو ئاوازەم لە ئاوازی مامۆستا سابیر کوردستانیە کە توانی ئاوازێکی زۆر جوان شانازی و فەخرێکی گەورەیە کە هونەرمەندێکی وەها گەورە کە من جودا لەوەی پێشتر من بەرهەمێکی دوێتم لەگەڵ مامۆستا سابیر کوردستانی هەبووە بە ناوی دەبۆنایی ئەو بەرهەمەشی کە ئاوازێکی جوانی بۆ من بەخشی پێشەوەی کە کۆچی دوای بکە ڕۆحی شاد بێت ئیتر توانیمان ئەو بەرهەمە دروستکەین لە ئاوازی مامۆستا سابیر کوردستانی بوو ئەو بەرهەمە من لە وڵاتی تورکیا لەگەڵ برایەکی عەزیز و خۆشەویستم لە شاری دیاربەکر سەرکان تانک کاری مۆزیکمان بۆی کرد لێرەش لە ئستۆدیۆی سۆلۆ لەگەڵ برای عەزیز و خۆشەویستم کاکۆ گرازیس کاری دەنگ و مۆسیقاشمان بۆی کردەوە دووارە توانیمان کارێکی جوان بکەین لەگەڵ ئەوەشدا ئەو بەرهەمە توانیمان دوای فترەیەکی زۆر کە بەڵێنم بە هەوادارانی خۆمدا بوو کە کارێکی جوان بکەم هەر لە کاری من وهایە یاد ئیش ناکەم ئەگەر کارێکی هونەری جوانە کرد کارێکی زۆر پڕۆفشناڵ بکەم ئەو بەرهەمەش بوو یەکێک بوو لەوانە کە توانیمان کاری کلیپی بۆ بکەین ئەو کلیپە لەسەر تاسەری کوردستان کاری کلیپمان بۆی کردووە ئینسێتەکانی کوردستانمان جودا لە هەموو شارەکان بێ جیاوازی لە کەرکووک لە سلێمانی زاخۆ دۆک خانەقین هەولێر کۆمەڵی شارەکانی کە ئینسێتی شارەکانمان بە جوانی وەرگرتووە جوانی کوردستان لەو کلیپەی من نیشان بدەین لەگەڵ دەرهێنەری زۆر بە ڕێز و خۆشەویست کاک ڕێباز ڕەواندزی دەرهێنانی ئەو کلیپەی بۆم کردو و مۆنتێری زۆر بە ڕێز کاک محەممەد مەرزانی لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە کە توانیمان ئەو کلیپە دروستکەین ئەو کلیپەم یەک دۆکتەری بەتوانای تێدایە لەو کلیپەم خالید بەرزنجی یەکتەری بەتوانە خالید بەرزنجیش لەو کلیپەم ڕۆڵی بینیوە لەگەڵ یەک دووەکتەریکە ئینشەڵڵا لە چەند ڕۆژی داهاتوو لە سەرجەم کەناڵەکانی کوردستان ئەمێ بەحساویژی بکەن ئەمێ بزانین کەنگی تێ بەڵاوکردن و لە چ تۆڕێکێژی لێبەریە ئەم بچن سەروێ ئەسخوازم تو بتایبەتی بەحسا پەیوەندی خوا دگەل هونەرمەندێک کۆچکری بکە و هەروەها دووارێ هونەریدا چ کاریگەری چ باندۆریاوی سەرچە هەبوو مامۆستا سابیر کوردستانی ڕۆحی شاد بێت من مامۆستا سابیر کوردستانی بە هونەرمەندێکی زۆر مەزن و گەورە پێناسە دەکەم لە کوردستان لەبەرەوەی کە مێژوویەکی زۆر جوان و مێژوویەکی زۆر گەورەی هەیە لە وەسەتی هونەری کوردی
مامۆستا سابیر کوردستانی یەکێک بۆ لە قوتابیە باشەکانی مامۆستا عەلی مەردان کە توانیوێتی لە سەردەمی خۆی کە توانیوێتی مامۆستا عەلی مەردان ئێعترافێکی زۆر گەورە بە مامۆستا سابیر کوردستانی جودا لەوەش کە منەوە پەیوەندیم لەگەڵ مامۆستا هەبوو دوای کارە هونەرەکانم کە کارێکی هاوبەشم لەگەڵ پاشای مەقامات مامۆستا شکر خەیات هەبوو ئەو کات من عیلاقاتم لەگەڵ مامۆستا سابیر کوردستانی دروست کرد ئەو بەرهەمەی منی بینی من داوام لێ کرد کە شتێکی وا بکەین زۆری پێخۆش بوو مامۆستا نەبێتەوەی وەسفێک لە کارەکانی خۆم یا باشبوونی خۆم کە مامۆستا هەموو کات پاڵپشتێکی زۆر باشی من بوو بۆی کە بتوانین بۆی کە من پێ بگەێنێ کە وەکو هونەرمەندێک بتوانم دوای خۆی کۆمەڵی کاری جوان دروستکەم ئەو پەیوەندیە بوو. کەنگی سترانەتە بەڵاو دەبە و لە چ تۆڕێکێ هەوادار دکارن گوهداری وێ بن ئینشەڵا لە یەکەم ڕۆژی جەژن لێرەوە ڕێزێکی تایبەتم بۆ هەموو هەوادارانی خۆم بۆ هەموو بینەرانی هەموو سەرجەم سۆشیال میدیا و لە هەموو تۆڕە کۆمەڵایەتەکان و تیڤەکان هەیە لێرەوە چاوی یەک بە یەکیان ماچ دەکەم شەوی جەژن ئینشەڵا ئەو کلیپەی من بڵاو دەبێتەوە هیوادارم بتوانن یا توانی بێتمان خزمەتێکی باش بە هونەری کوردی و بە هونەری ئەو هونەری و کوردیە پەتی کە هەمانە خزمەتێکی باشمان بە گوێگران و بیسەرانی هونەری کوردی بێت. تو وەکو هونەرمەندێکی مەزن چه ئامۆژگاریاتە بۆ هونەرمەندێن کووردە و هەوڵ بدەن هونەرا کوردیا ڕەسەن بەژینن گەشە پێ بدەن چیت بێژی ئەوانە؟ بەڕاستی ئێمە وڵاتێکمان هەیە پێی دەڵێن کوردستان پێی دەڵێن ئێمە کوردی هەر وڵاتێکی خاوەن سەقافی و ڕۆشنبیری ئەگەر کەلتور و مۆزیکی خۆی نەبێ پێناسە ناکرێت ئەمە وتەیەکی جیانیە هەموو وڵاتێکی خاوەن سەقافی و ڕۆشنبیر لە ڕووی ئاواز و مێزویک و کەلتوری دارە جا بەڕاستی پەیامی من بۆ هەموو هونەرمەندان ئەوەیە کە ئێمەی کورد ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان کەسێکی بیانی هاتە وڵاتی ئێمە گوێی لە مۆزیک و هونەری ئێمە گرت بتوانین ئێمە ئەو هونەرە جوانەی کە کورد کە مێژوو سەدان ساڵە مێژووی هونەری کوردی هەیە بتوانین ئەو ئاوازە و ئەو فۆلکلۆری کە هەمانە پێشکەشی بە خەڵکی بیانی و هەموو دەر و جیران و ئەوانەی کە لە چواردەوری هونەری کوردی کردووە کە ئیسفادەیان لێ کردووە جیرانی ئێمە لە وڵاتانیکە ئێمە ژە هونەری خۆمان هەیە بۆی کە پێشکەشی ئەو وڵاتانێکن کە ئێمەی کورد ئەو هونەرەمانەیە جگە لەوەش پەیامی من بۆ هەموو هونەرمەندان ئەوەیە لەو بارگوزەرانی کە ئێستا ئاڵۆزیەک بە هونەری کوردیەوە دیارە بتوانین جارێککە ئەو ڕێژکەیە بشکێنین کە هیچ سوودێک یا هیچ تەکنیکێک لە وڵاتانی دەرەوە نەبینین بۆ ئەوەی کە ئاواز مەبەستم ئاوازە تۆ زۆر ئاساییە موزیکی هەر وڵاتێک یا هەر شوێنێک کاری لێ دەکەی وەکو دەنگ لە ڕووی مۆزیک ئێستا بۆ نمونە من ئەو مۆزیکەم لە وڵاتی دیاربەکر کردووە لەگەڵ کوردی دیاربەکر دروست کردووە فەرقی باکوور و باشوور و ڕۆژهەڵات نییە لێرەدا کە تۆ چۆن مۆزیک دەژنی مهم ئەوەیە کە تۆ بتوانی چۆن دەنگێکی کوردانە بکوردێنی مەبەستیەوەی تا پەیامی من بۆ هەموو هونەرمەندان ئەوەیە لە ڕێژکەی هونەری کوردی لانەدەن هونەری کوردیش بگەێنە ئاستێک کە هەموو جیهان بتوانێت کە کوردی ئێمە کوردستانی ئێمە خاوەن فۆلکلۆرێکی ئاها وەها جوانین جودا لەوەشکە من وەکو کەرکووک یەکێکە لە باشترین مەڵبەندی مەقامات بۆی کە مەقاماتی گەرمیانی لێ دروست بووە وەکو قەتار و ئەڵاوەیسی و خاوکەری و خورشیدی کە دەوڵەمەندترین ئای و کۆمەڵی مەقامی کە دەوڵەمەندترین شارە لە ڕووی مەڵبەندی مەقاماتە لە ڕووی هەموو مەقاماتانی کە هەیە بۆی کە ئێمە بتوانین لەو بابەتەوە بتوانین ئێمە خزمەتێکی تاو بە هەموو کوردستان گەلێک سپاس بۆی هونەرمەند چەخاوان کەرکووکی تو میێوانیم بۆ سەرکەفتی بن ئینشاڵڵا جارێکی تر من سپاسیێواکەم سپاسی کوردستان 24ەکەم جارێکەش دوبارەی دەکەمەوە شەوی جەژن چاوەڕێی جوانترین بەرهەمی من بن لە ئاوازی مامۆستای گەورە سابیر کوردستانی هیوادارم توانی بێتمان خزمەتێ بکەین سپاس بۆ کوردستان 24 سپاس بۆ جەناب گەلێک بخێر هاتی سەرچاو زۆر سپاس